دەرەنجامە وێرانکەرەکانی گوناح لەژێر ڕۆشنایی هێزی گوناحدا نابێت سەرمان بسوڕێتکە مرۆڤەکان وردە وردە یاسا ئەخلاقیەکانی خوددا پێشێل دەکەن و دەرەنجامەکانی هەڵدەگرنەوە. هەمومان بەڕاستی دەزانین کە گوناح هێزێکی ترسناکە لە جیهانی ئێمەدا. هەمومان ئەمە دەبینین، هەروەها بە جۆرێک لە جۆرەکان ئەزموونی دەکەین. بۆیە بڕیار نییە ئەم بابەتە بەلای ئێمە وەک سورپرایزێک بێتە ئاراوە. ئێمە سەیری ڕوخساری کولتورەکان دەکەین و کاریگەری هێزی گوناح لە تێکچوونی بەها ئەخلاقیەکاندا دەبینین. پۆلیسی نێردراو باسی ئەم بابەتەی کردووە سەبارەت بە هێزی گوناح کاتێک نامەکەی ڕۆمای نووسیوە. لە بەشی 1 لە ئاەتەکانی 21 تا 23دا دەڵێت لەگەڵ ئەوەی کە خودایان ناسی بەڵام وەک خوددا ستایشیان نەکرد و سپاسیان نەکرد، بەڵکو لە بیرکردنەوەیاندا پوچەڵ بوون و دڵەگێلەکانیان تاریک بوو. ئەوەی پۆلیس لێرەدا دەڵێت ئەوەیە کە بە تێپەڕبوونی کات نەوەکان دەگۆڕێن و تێکچوونێک لە کولتور و کۆمەڵگەدا توش دەبێت کە تەنانەت لە یەک نەوەشدار لە ڕەنگە هەبێ. پۆلیس درێژە بەڕوونکردنەوەکە دەدات کەچی بەسەر خەڵکدا دێت و دەڵێت بەڵکو لە بیرکردنەوەیاندا پوچەڵ بوون و دڵەگێلەکانیان تاریک بوو، هەرچەندە خۆیان بەدانا دەزانی بەڵام بوونە گێل. شکۆی خوددا هەمویانی گۆڕیوە بە شێوەی پەیکەری مرۆڤی لە ناوچوو و باڵندە و جوارپێ و خشۆک. ئەمەش پلەیەکە بۆ خوارەوە. سەرەتا وێنەی مرۆڤە کە لە ناو دەچێت، پاشان باڵندەکان و دادەبەزین بۆ چوارپێیەکان و خشۆکەکان. ئەگەر سەردانی هەر مۆزەخانەیەک بکەیت کە پارچەیەکی مێژووی ڕۆمانی تێدا نمایش دەکرێت، پەیکەرێک دەبینی کە خەڵک بۆ پەرستن بەکاری هێناوە، وەک خودای ئیمپراتور بۆ نمونە. لەم خاڵەوە سەرنجی ئاستێکی نزم دەدەین. وەک دەزانین پۆلیسی نێردراو قسەی لەگەڵ خەڵکی ڕۆما دەکرد و لەگەڵیان باسی ئەوەی دەکرد کە لەو کاتەدا لە جیهانی ڕۆمادا چی ڕووی دەدا. بەڵام زۆر جار باسی مێژووشی دەکرد. بۆ نمونە باسی ئەوەی دەکرد کە لە سەردەمی نوحدا ڕوویدا کە کەسێکی ڕاست و دروست لە جیهاندا نەبوو. هەروەها ئاماژەی بە سەردەمی ئیبراهیم کردووە. کاتێک باسی کەسێکی ڕاست و دروستیشی تێدا نەبوو، پەروەردگارمان لە کللتورێکی بتپەرستیەوە هەڵی بژاردبوو کە خوددا بە نیعمەتی خۆی لە کللتوردا ئامادە بوو. ئەمەش لەگەڵ گەلی ئیسرائیلیشدا ڕوویدا. هەروەها بەڕوونی لەو بەشەی کە باس لە پاشاکانی ئیسرائیل دەکات دەبینین، وەک یاروقعامی کوڕی ئافات کە گوێرەکەیەکی زێڕینی دروست کردبوو، چونکە نەیویست بوو خەڵک بچنە ئۆرشەلیم. هۆکارەکەشی ئەوە بوو کە لەگەڵ ڕەحەفعام کە پاشای شانشینی باشوور بوو ململانەی هەبوو. یەک پاشای ڕاست و دروست نەبوو کە حکمڕانی شانشینی باکوور بکات. یەکێک نەبوو. با بزانین ئەم تێکچوونە چۆن لە ئیسرائیلدا ڕوویدا. دوای ئەوە شانشینی ئاشور دەبینی کە شانشینی باکووری کرد. دوایەوە شانشینی بابل دەبینین کە شانشینی باشووری کرد. دوایەوە شانشینی مادی و فارسی دەدۆزینەوە کە دەستیان بەسەر شانشینی بابلیدا کرد. بەردەوام دەبین و دەگەین بە شانشینی یونانی، دواتر شانشینی ڕۆما. پۆلیس تەنیا باسی دۆخی ئێستا شانشینی ڕۆما ناکات، بەڵکو باسی هەموو مێژوو دەکات. ڕاستیەکە کە تەنیا مێژوو نییە، بەڵکو ئەمە ئاماژەیە بۆ کولتوری ئێستامان. کاتێک سەیری ئەو شتانە دەکەیت کە لە دنیای ئەمڕۆمان و لە کۆمەلگاکانماندا ڕوودەدان، هەمان شتمان بۆ دەردەکەوێت. تێبینی ئەوە دەکەیت کە چۆن نەوەیەک دەتوانێت ئەم دابەزینە ئەنجام بدات. تەنانەت ئەگەر ئەو نەوەیە گەلی ئیسرائیل بێت. لەبارەی ئەوەی کە لە سەردەمی یەشوع بوو دەخوێنینەوە لە کتێبی پیرۆزدا کە دەڵێت گەلیش بە درێژایی سەردەمی یەشوع یەزدانیان دەپەرست، هەروەها بە درێژایی سەردەمی پیران کە لە دوای یەشوع تەمەنیان درێژەی کێشاو هەموو ئەو کارانەیان بینی کە یەزدانی مەزن بۆ ئیسرائیلی ئەنجام دابوو. یەشوعی کوڕی تۆیی بەندەی یەزدانیش لە تەمەنی 110 ساڵیدا مرد. هەموو ئەوەیان چوونە پاڵ باوکەکانیانەوە. با بزانین لەگەڵ نەوەی دووەمدا چی ڕوویدا. دەڵێت نەوەیەکی دیکە لە دوای ئەوان هاتن کە یەزدانیان دەناسی و ناو کارانەیان دەناسی کە بۆ ئیسرائیلی کردبوو. خاڵێکی زۆر گرنگە. مەسەلەکە پێویستی بە یەک بەوە هەیە کە سەرنجی لەسەر خوددا نەبێت بۆەوەی لە ڕێگەوە تێکچوون و دابەزین ڕوو بدات. لە ئاەتی تردا دەڵێت نەوەی ئیسرائیل لەبەر چاوی یەزدان خراپەکاریان دەکرد و بەعلەکانیان دەپەرست. وازیان لە یەزدانی پەروەردگار و باو باپیریانیان هێنا، ئەوەی کە لە خاکی میسر دەری هێنا. بۆیە دەبینین چۆن هەڵوەشانەوە کەوتن. ئەمە لە یەک ڕوودا زۆر گرنگە.
گرنگەوەیە کە پۆلیسی نێردراو لە نامەکەیدا کە بۆ خەڵکی ڕۆما دەنووسێت و دەڵێت لەگەڵ بەردەوامی مرۆڤایەتیدایە لە وەڵام نەدانەوەیان بۆ نعمەتی خوددا، هەروەها لەگەڵ هەڵبژاردننی مرۆڤەکاندایە کە لە ڕاستیدا دوور کەوتونەتەوە و بگەڕێنەوە بۆ بتپەرستی تاکو ببنە قوربانی هەڵبژاردنە هەڵەکانی خۆیان. ئەمەش ئەوەیە کە پۆلیس لە شۆڕبوونەوەی پەلە بەپلەکاندا ڕوونی دەکاتەوە کاتێک دەڵێت هەر لەبەر ئەوە خوددا بە حەوەسی دڵیان ئەوانێدایە دەستگڵاوی. لە ڕۆما 1 ئاەتی 24 دەڵێ. لێرەدا بۆمان دەرەکەوێت کە چەند بەخششی خوددا و ئەمەش پەیوەندیەکی سروشتی پاکە لە بنەچەی خۆیدا، بەڵام دەبینین کە چۆنی شێواوە. هەنگاوی داهاتوو بریتی لەبەر ئەوە خوددا نات ئەوانێدایە دەست هەوەسە نابڕۆبەرەکانی خۆیان. ڕۆما 1:26 دەڵێت بە بەکارهێنانی نائاساییانەی بەخششی ئەخلاقی کە خوددا بە مرۆڤی بەخشیوە. سێمشت ئەوەیە کە خودداش ئەوانێدایە دەست مێشکی گەندەڵیان لە ڕۆما 1:28 دەڵێت. لەم بەشەدا هەموو ئەو شتە خراپانە ڕوون دەکاتەوە کە لە ئەنجامیدا ڕمان و تێکچوونی کۆمەلگایەکی ئاوادا ڕوودەدەن. دەتوانین ببینین کە ئەمە تەنیا لە سەردەمی جیهانی ڕۆمدا ڕووی نەداوە، بەڵکو پێشتر لە مێژوودا ڕووی داوە. ئێستاش لەو کۆمەلگایانەدا دووبارە دەبێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان لەسەر بنەمای کتێبی پیرۆز لە پەیمانی کۆن و نوێوە دامەزراون. ئەمە بۆ ئێمە شتێکی سەرسوونهێنەر نییە، چونکە بە درێژایی مێژوو ڕوو دەدات. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن لەم بەشەدا ئەمەیە: چۆن بینیمانە کە ئەم سیستەمە کولتور و کۆمەلگایانەی ئێمەی گرتوۆتەوە؟ بابیر لەو بڕیارە جیاوازانە بکەینەوە کە کۆمەلگاکان دەستیان کردو بە ئەنجامدانی، بۆ نمونە لە پرسی لەباربردندا یان پۆرنۆگرافی. هەروەها چۆن ئەم بابەتانە بوونەتە پەتا لە ناو هەموو جیهاندا. یەکێک لەو شتە ناڕەحەتکەرانەی کە باس دەکرێت کاریگەریە وێرانکەرەکانی پۆرنۆگرافیە لەسەر ژیانی هاوسەرگیری. تەنانەت لە هەندێک لە سادەترین هەیان هەژارترین کۆمەلگاکانیشدا کە ئینتەرنێتیان لەبەردەستا هەیە، سەیری هەموو سایتە پۆرنۆگرافیەکان دەکرێت. ئەمەش بۆتە دیاردەیەکی جیهانی، داڕوخانی جیهانی کۆمەلگاکانی لەگەڵ خۆی داهێناوە. مرۆڤایەتی لە دیزاینە بنەڕەتەکەی خوددا دوور خستۆتەوە. بەڵام تا ڕادەیەکی سەختی ئەمە هەواڵێکی خۆشیش هەیە، چونکە تا جیهان تاریکتر بێت ڕووناکی ناوەمان زیاتر دەدرەوشێتەوە. بەڵام کەی ئەگەر ڕێگە بدەین خۆمان لەگەڵ کۆمەلگادا سەرقاڵ بکەین یا لاسایی بنەماکانی جیهان بکەینەوە، ئەوە جێبەجێ نابێت. بەردەوام پێویستمان بە گۆڕینی ڕوخسارمان هەیە. هەروەها ئێمە بەباشی بیر لەوە دەکەینەوە کە خوددا لە ڕێگەی موساوە بە خەڵکی ئیسرائیل گوتووە کاتێک چوونە ناو خەڵکی کەنعان، خوددا لە دواوتار بەشی 6 ئەمەی پێگوتن: ئەی ئیسرائیل، گوێ بگرن، یەزدانی پەروەردگارمان یەک یەزدانە، جا بە هەموو دڵ و بە هەموو گیان و بە هەموو تواناتانەوە یەزدانی پەروەردگارتان خۆش بوێت. بە ئەم ڕاستپاردەی من ئەمڕۆ فەرمانتان پێ دەکەم لەسەر دڵتان بێت و منداڵەکانتانی بگێڕنەوە و پێیان ڕابێنن. ئەمانە دواوشەکانی موسا بوون بۆ گەلی ئیسرائیل پێشەوەی بچنە ناو خاکی بەڵێندراوە. بەردەوام دەبێت و دەڵێت بۆ منداڵەکانتانی بگێڕنەوە باسی بکەن کاتێک لە ماڵەوەدا دەنیشن. واتە بڕیارە بەشێکی سروشتی بوون و گفتوگۆکانمان ببێتە ئەوەی کاتێک بە ڕێگادا دەڕۆن و کاتێک دەخۆن و کاتێک هەڵدەستن. واتە دەرفەت زۆرە بۆ ئێمە لەگەڵ منداڵەکانماندا کە دەتوانین سوودی لێوەربگرین. بۆەوەی بتوانین بە سادەیی بە شێوەیەکی سروشتی باسی خوددا بکەین، لەبری ئەوەی بە شێوەیەکی دیاریکراو دایان بنیشێنین و پێیان بڵێن کە ئێستا بڕیارەوانەیەک وەربگرن کە چۆن دەتوانن بۆ پەروەردگارمان بژین. پێویستە فێریان بکەین کە چۆن لە چوارچێوەی خودی ژیاندا بژین. ئەمەیە کە موسا لەم بڕگەیەدا باسی دەکات. ئەمە پێمان دەڵێت لە کاتێکدا کە ئێمە لە کۆمەلگاکانە دەژین کە بەدەست لاربوونەوە و داڕوخانەوە دەناڵێنن، پێویستمان بە خێزانێکی بەهێز و بەڕاستی پێویستە گرنگێکی زۆر بەم بابەتە بدەین. خوددا دەتوانێت بە ڕۆحی خۆی یارمەتیمان بدات بۆ ئەوەی ئەم کارە بکەین. ئەگەر بەڕاستی ئەوە بکەینە سەرەتاوە لە ژیان و شتە گرنگەکانماندا بەردەوام ڕوو دەدات. هەروەها پێویستمان بە کەنیسەیەکی بەهێزە. ئەمە تێگەیشتنی پەیمانی نوێیە. ئەوەیە کە ئێمە نەک تەنیا خێزانێکی بەهێزمان هەیە، بەڵکو خێزانێکی بەهێزیشمان دەتوانێت بێت. ئەو کەنیسەی کە خۆمان دروستی دەکەین و ئەوەی ببێتە ڕووناکاییەک لە جیهانی کاری دەور و خواستی خوددامە. دیسان بنەماکە ئەمەیە و دەیخەمەوە ڕووباسی دەکەم. لە ژێر ڕۆشنایی هێزی گوناهدا نابێت سەرمان سوڕما بێت کە مرۆڤەکان وردە یاسا ئەخلاقیەکانی خوددا پێشێل دەکەن و دەرەنجامەکانی هەڵدەگرنەوە.
پێویستە ڕووناکیەک بین لە ناوەڕاستی جیهانە بۆ ئەوەی خوددا بتوانێت بەکارمان بهێنێت بۆ هێناندنی ئاوات و ئەو هیوایانەی کە بەبێ ئەو هیوایە ژیان دوورخستنەوەی لە خودی خوددا. هەروەها نوێژ دەکەین کە ڕۆژی دووەم گەڕانەوەمان بۆ لای خوددا هەبێت بەهۆی دڵسۆزی و شایەت حاڵی ئێمە لە جیهاندا.